ئەم چوارەت ئاگا لێ بێ واللهی بەس بەم چوارە هەر یەکێک لە ئێمەی هاوڵاتی بەڕێزان جێبەجێکین لە خۆماندا لە ماڵەوە بەختەوەر دەبین لە بازار بەختەوەر دەبین وڵاتمان پڕ خێر و بەرەکەت دەبێ حکومەت و میلەت لە دوو سەنگەری جیاوازدا نابن دەبا بچینە خزمەت ئەو چوار خاڵە لە خاڵی یەکەمە پەروەردگار دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن نزیکی ماڵی یەتیم بێباوک نەکەونەوە بە باشترین شێوە نەبێ نەک هەر بە شێوەیەکی باش بە باشترین شێوە نەبێ یەتیم یان منداڵی نازدار یان ئەو منداڵانەی کەوا باوکیان لەدەستداوە و هێشتا نەگەیشتونە تەمەنی باڵغ بوون هەر ئەوان ناگرێتەوە ئێمە بە ئەم قورئانە بەڕێزان بە فراوانی تێ بگەین هەر ژێرنووسی کوردی بۆ نەکەین بەڵکو ئەم ئایەتە پێمان دەڵێت تۆی بەڕێزی موسڵمان سوپاس بۆ خوای گەورە لە هەموو ژیانتدا ماڵی هەتیون نەخواردووە بە ئەندازەی خۆپاراستن لە ماڵی هەتیو کە خوا دەفەرمێ وەلا تەقڕەبوو دەفەرمێ نزیکی نەبیتەوە نزیکی نەبیتەوە معناوە نییە شتێک بێ بەلایدا مەڕۆ کوردەواری هەندە خەڵک دەڵێن وڵا بە سێبەری ماڵی هەتیوی شامەڕۆ دەژێت سێبەری ماڵەکەشی دامەنیشە نە ئەوە نییە ئەوە خۆپارێزی نییە لە ماڵی هەتیو ولا تەقڕەبوو یعنی هەر بیریشی لێ نەکەیتەوە بیر لەوە نەکەیتەوە ماڵی هەتیو بخۆی چونکە کە بیر لێکە دۆ دەشتیکەی بە کردار و جێبەجێشی دەکەیت خوا نافەرمێت لا تەئکولوا لا تەئخوذوا ماڵی هەتیو مەخۆ خوا نافەرمێت دەست بەسەر ماڵەکەیدا مەگرە نە لا تەقڕەبوو هەر نزیکی مەبە واتە هەر بیری لێ مەکەوە چوار کەس هەن هەمان حکمی هەتیویان هەیە لەوانەیە ئەم قسەی یەکەم جارت بێ بیبیستی بەڵام ئیسلام پێمان دەڵێ بەو ئەندازەی کە دەبێ خۆپارێز بی لەوەی بیر لە خواردن و دەست بە سەراگرتنی ماڵی منداڵێکی بێباوکی نازدار بکەیتەوە ئەواش دەبێ خۆپارێز بی لەوەی بیر لە خواردن و دەست بە سەراگرتنی ماڵی یەکەم کەسێکی بێکەسا بکەیت هیوا هەیە قەومێکی نییە خزمێکی نییە کەسوکارێکی نییە کەسانێک دەبینی قەومیان هەیە خزمیان هەیە عەشرەتیان هەیە حیزبیان لە پشتە دەسەڵاتی چەکداریان هەیە پلە و پێگەی حیزبی و حکومیان هەیە تەماشا دەکەی موڵکێکی زەویەکی پارەیەکی ئەو کەسە بێکەسە داگیر دەکا ئەو کەسەی کە غەیری خوا لەسەر زەویدا کەس نییە دیفاعی لێ بکا و کەسی هەمومان هەر خوایە بەڵام بابەتەکە بۆ دنیای باز دەکەین قەومی نییە و عەشرەتی نییە دیفاعی لێ بکا و بە بێکەس دەناسرێ بە ئەندازەی ماڵی هەتی و دەبێ خۆتی لێ بپارێزی باگ کەسێکی گەورەش بێ خۆشەر نییە هەر منداڵی بێ باوک بێت دووەم ئەو کەسەی بێدەسەڵاتە دەسەڵاتی نییە زمانی نییە دیفاع لە خۆی بکە شارەزان نییە بچێ